پابەندبوونی قەندیل بۆ پەیامەکەی ئیمراڵی بۆ چەکدانان ڕاگەیەنرا. ستاندەر نهێنی پرۆژەی مافی هیوا بۆ ئازادی ئۆجەلان ئاشکرا دەکات. هاوڵاتیان و چاودێران بە گومانەوە پێشوازی لە پەیامی ئیمراڵی دەکەن. دوای پەیامەکەی ئیمراڵی لەبارەی پرۆسەی ئاشتی کورد لە تورکیا و داواکاری ئۆجەلان بۆ دانانی چەک لەلایەن گەریلاوە، محەممەد ئەمین پێنجوێنی سیاسەتمەداری نزیک لە قەندیل ڕایگەیان قەندیل بە تەواوی پابەندی بڕیارەکانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەبێت. محەممەد پێنجوێنی وتیشی جەوهەری پەیامەکەی ئۆجەلان ئەوەیە کەوا پێویستە کورد لە تورکیای داهاتوو مافەکانی پارێزراو بێت و هاوشانی گەلی تورک بەشداری بکات لە بەڕێوەبردننی وڵات و سیاسەتی تورکیا. بەپێی زانیاری چەند سەرچاوەیەکی باکووری کوردستان بەشێک لە ڕێکەوتنی دەوڵەتی تورکیا و ئیمراڵی پەسەندکردنی پرۆژەی مافی هیوایە لە پەرلەمانی تورکیا بۆ دەرهێنانی ئۆجەلان لە ئیمراڵی. تاوەکو ئێستا وردەکاری پرۆژەکە ئاشکرا نەکراوە کە ئاخۆ ئازادی تەواو دەبێت یاخود لە ماڵ لەژێر چاودێری دەبێت. جێی باسا پێشتر دەوڵەت باخچەلی داوای کرد ئۆجەلان بێتە پەرلەمانی تورکیا بۆ ڕاگەیاندنی بانگەوازی هەڵوەشانەوەی پەکەکە. ئۆجەلان ماوەی 26 ساڵە لە زیندانی ئیمراڵی زیندانی کراوە. بەشێک لە چاودێران پێیان وایە بەبێ ئازادکردنی ناوبرا و سەرکەوتنی پرۆژەکە ئەستەم دەبێت. ئێوارەی ئەمڕۆ دوای 16 ساڵ بۆ یەکەم جار پەیامی ئۆجەلان لەلایەن شاندی ئیمراڵی خوێندرایەوە کە تیایدا داوای چەکدانان و هەڵوەشانەوەی پەکەکەی کرد. بۆیە چاودێران و هاوڵاتیان بەگومانەوە سەیری پەیامەکە دەکەن بەهۆی ئەوەی کە پێیان وایە نیەتی تورکیا لەگەڵ پرۆسەی ئاشتی ڕاست نییە و جارێ زووە بۆ هەڵوەشانەوەی پەکەکە. دیار نییە ئاخۆ جگە لەو پەیامە پەیامی دیکەی نهێنی هەبووە بۆ لایەنەکان یاخود هەنگاوەکانی دواتر چی دەبێت. جێی باسا ئەو پەیامەی کە پێشتر شاندی ئیمراڵی لە لای لایەنەکان وردەکاری زیاتری تێدا بووە. پێدەچێت لە ماوەی داهاتوو هەنگاوی تریش لە چوارچێوەی ئەم پرۆسەیە بنرێت.